شاناز ئیبراهیم ئەحمەد لێپرسراوی ناوەندی دەرەوەی یەکێتی لا سەردانێکیدا بۆ قەزای چوارتای سەر بە پارێزگای سلێمانی لا بەسەرکردنەوەی کەسوکاری شەیدان و ڕێخستنەکانی ئەو ناوچەیە ڕایگەیان یەکێتی موڵکی هەموو یەکێتیەکان و ئومێدی گەورەی خەڵکی کوردستانە. لەسەر ئەو بنەمایەش جەختی لە بەڕێوەچوونی کۆنگرەی چواری حیزبەکەی کردەوە و ڕایگەیان پێویستە کۆنگرە بکرێتە وێزگەیەکی گرنگ بۆ نێوبوونەوەی یەکێتی و لەو ڕێگەیەشەوە هەنگاونان بۆ بەدیهێنانی ئامانجەکانی خەڵکی کوردستان. کەسوکاری سەربەرزی شەهیدان، کێوە خۆڕاگرەکانی کوردستان، پارێزەرانی هەوێنی کوردایەتی و ڕۆح و جەستە یەکێتی نیشتیمانی کوردستان. لا ڕێوڕسمێکی تایبەتیشدا بۆ ڕێزلێنان لە خانەوادەی شەیدانی جەنگی دژی داعش لە سنووری ڕاپەڕین لاهور شێخ جەنگی لێپرسراوی ئاژانسی پاراستن و زانیاری سڵاس زانیاری هەرێمی کوردستان جەختی کردەوە دەبێ ڕێز لا خوێن و قوربانیانی شەیدان بگیرێت و ڕێگە نەدرێت بە هیچ بیانویەک دەستکەوتەکان بکەونە بەرمەترسی لە ناوچوون. داعش پەلاماری کوردستانی دا و ئەگەر ڕۆڵەکانی ئێوە نەبوایە، ئەگەر نیشتیمان پەروەری و قوربانیدانی هەزاران شەهید و دەیان هەزار برینداری ئێوە نەبوایە، ئەوە هەرێمی کوردستان خراپتر لە موسڵ و ڕەقە دەکەوتە بەر پەلامارەکانی داعش و بۆ مێژوش دەیڵێم کە ئەگەر ئازایەتی پێشمەرگەکانی دەبەری ڕاپەڕین نەبوایە و تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوایە، ئەوە بەهۆی نەبوونی چەک و تەقەمەنی هەندێ ناوچەی کەرکووک و گەرمیان و وەکو شنگال تەسلیم بە داعش دەکراو. دەربارەی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و هۆکارەکانی پشت ڕووداوەکان لاور شێخ جەنگی ڕەتی دەکاتەوە لە 16 ئۆکتۆبەردا هیچ ڕێکەوتن و خیانەتێک کرابێت و ڕایگەیان تەریقەتەکەمان لە کەرکووکە و فەلسەفەی حیزبەکەم کوردستانیە و ڕێنمایەکانی مامی گەورەشم پاراستنی کورد و کەرکووکی قودسی کوردستانە. چۆن دەتوانم خیانەت لە کەرکووک بکەم؟ ئەو تۆمەتانە بێبنەمان و پوچەڵن. دەربارەی ڕەوشی ناوخۆی یەکێتی و کێشە ناوخۆیەکانی حیزبەکەی لاور شێخ جەنگی ڕایگەیان یەکێتی بەکۆی کێشەکانیەوە حیزبێکی گەورە و کاریگەری هەرێمی کوردستانە و ڕوونشی دەکاتەوە هەوڵێکی گرنگ لە ئارادایە بۆ دووبارە نوێبوونەوەی یەکێتی و گەڕانەوەی بۆ سەر ڕێبازەکەی سەرۆک مامجەلال. پێم وایە ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حیزبەکە دەتوانێت بەو هەموو ناخۆشیی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بتوانێت ئەم مەرحەلە قورسە تێپەڕێنێت. بە هەموو ئەو ناکۆچی و کەمکورتیانەی هەمانە دڵی داهەزارمان دەتەقێنین و یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو نێبوونەوە دەبین و دەیکەینەوە ئەو یەکێتیەی کە جەنابی مامجەلال بۆ خزمەتکردنی خەڵکی فەقیر و هەژار دایمەزران بوو، بۆ خەڵکی خانوەقوڕەکان دایمەزران بوو، دەبێ بێتەوە سەر سکەی خۆی ببینەوە بە خزمەتکاری خەڵکی کوردستان. ئەموتانەی لێپرسراوانی یەکێتی لە کاتێکدایە زۆربەی کەسوکاری شەیدان و ئەندامان و کادرانی یەکێتی داوای بەستنی کۆنگرەی چواری حیزبەکەیان دەکەن وەکەنگاوێک بۆ نوێبوونەوەی یەکێتی. مەریوانە بڵا، کورسات نیوز.